پێشێکی بە خەراتینی سەرجەم میوانەکانەکەین بەخێر لێ سەر چاو هیوادارین نە کوڕۆنا و نە پەنجاوە کوڕۆنەیش گوان بەسێنێ لەم برا خۆشەویستانە و خوا لێکمان نەکا ئینشاءالله. کەشتی ئاواتم سەرەون بووە جەرگم بە تیریە کچێ بووە هەرکە یارەکەی جەژنی خەنجەر بێ و وێنەی من ڕێگەمە ڕاستی ون بووە هەرجاونە لە عەشقی کچێک جەرگم بڕاوە چاوم فرمێسکی خوێنی تێداوە دڵی دڵداران وێنەی ساری سار سەرێک دەسووتێ و سەرێکیش خوێنە هەنێ جەنە ئەمە چەند ساڵە وا سەرگەردانم داد و ناڵەمە و گەرمە گریانم گەرمە گریانم بۆ هەموو کەسێ دەرمان دروست بوو تەنها من نەوێ نییە دەرمانم وە خۆم ئای کەم شەردا برەمە نیوەی جەمالت بیمە وەقشەوە جوە و نێگات وەقشەوە جوە و نێگات دڵێم بیای خۆڵە کوی وەرە تەنیر و کۆ و نێکات وەرتانیر و کۆ و نێکات و نیوەی جەمالت بیمە وەقشەوە جوانێکات وەقشەوە جوە و نێگات دڵێم بیای خۆڵە کوی وەرە تەنیر و کۆ و نێکاتە وەرتانیر و کۆ نێکات
جوانێگا خۆتکاگونێکێک بیات لە ناو چفرە و بۆنێگا بیای دایدەم وەداوەستە وە پەنج پەنجە جوانێگا بیای دایدەم وەدەستە وە پەنج پەنجە جوانێگا نیوەی جەمالت بیمە وەخشەوە جوانێگاتە وەخشەوە جوانێگا دڵێم بیای خۆڵە کۆ وەرە تەنر و خوانێکات وەرە تەنر و خوانێکات خۆشی میوانە بەڕێزەکان نیوەی جەمالت بیمە وەخشەوە جوانێگا وەخشەوە جوانێگا دڵێم بیای خۆڵە کۆ وەرە تەنر و خوانێکات وە تەنر و خوانێکات ماما الشيخ كاك محمد يقول الو كاك الو عايدة هر عايد خوي نانا كايدة تتشفى بابان دا ديوانيكا نانا كايدة تتشفى بابان دا ديوانيكا دڵم نەشێنی دەسم وەداماونەگا دڵم نەشێنی دەسم وەداماونەگا نیوەی جەمالت بیمە وەخشەوە جوانێگا وەخشەوە جوانێگا